بەپێی بەدواداچوونێکی پەیام داهاتی ناوخۆی هەرێم لە ماوەی 7 مانگی ڕابردوودا نزیکەی 2 تریلیۆن و 900 ملیارد دینار بووە. لەو ژمارەیە نازانرێت تریلیۆنێک و 500 ملیاری چی لێ هاتووە. لە سندوقی ڕەشدا وردەکاریەکەی ئاشکرا دەکەین. داهاتی ناوخۆی هەرێم لە 7 مانگی ڕابردوودا بە پشبەستن بە نووسراوێکی وەزارەتی دارایی عێراق کە بۆ 4 مانگی یەکەمی ئەم ساڵ داوای 1 تریلیۆن و 646 ملیارد دینار دەکات. داهاتی ناوخۆی هەرێم مانگانە بۆ 411 ملیارد دینار بەرز بۆتەوە. بەپێی خەمڵاندنەکانیش داهاتی 7 مانگی ناوخۆی هەرێم 2 تریلیۆن و 877 ملیارد دینار بووە. داهاتی ناوخۆی هەرێم لە 7 مانگی ڕابردوودا چی لێ هاتووە؟ بەپێی بەدواداچوونی پەیام لە 7 مانگی ڕابردوودا چارەنووسی 1 تریلیۆن و 500 ملیارد دینار لە داهاتی ناوخۆ دیار نییە. لە کۆی 2 تریلیۆن و 877 ملیارد دیناری داهاتی ناوخۆ 230 ملیارد دیناری وەک پشکی بەغدا لە داهاتی نانەوتی هەرێم بۆ مانگەکانی شوبات و ئادار و نیسان ڕادەستی حکوومەتی فیدراڵ کراوە. بەم شێوەیە مانگی 2024 85 ملیار و 199 ملیۆن و 634 هزار دینار، مانگی 2024 70 ملیار و 131 ملیۆن و 250 هزار دینار، مانگی 4 74 ملیار و 844 ملیۆن و 532 هزار دینار، کۆی گشتی 230 ملیار و 175 ملیۆن و 416 هزار دینار. هەروەها لە داهاتی ناوخۆی هەرێم بڕی 678 ملیارد دینار بۆ تەواوکاری موچەی مانگی 1 و 2 ساڵ بەکار هاتووە. بەو پێی بەغدا مانگی 1 618 ملیار و مانگی 2 560 ملیاری بۆ موچە نارد. لە هەمان کاتیشدا مانگانەی خەرجی فەرمانگەکانی حکوومەت 60 ملیارد دینارە و لە 7 مانگدا دەکاتە 420 ملیارد دینار. دەرەنجام بەپێی بەدواداچوونی پەیام لە کۆی 2 تریلیۆن و 877 ملیارد دیناری داهاتی ناوخۆی هەرێم 1 تریلیۆن و 328 ملیاری بۆ خەرجی فەرمانگەکان و موچە و پشکی بەغدا ڕۆیشتووە. بەشەکەی دیکەشی کە 1 تریلیۆن و 549 ملیارە نازانرێت چی لێکراوە. وەزارەتی دارایی هەرێم بێدەنگە و ڕوونکردنەوە لەسەر داهاتی ناوخۆ بڵاو ناکاتەوە. وەزارەتی دارایی هەرێم لە ماوەی 7 مانگی ڕابردوودا هیچ ڕاگەیەنراوێکی لەسەر بڕی داهاتی ناوخۆی هەرێم بڵاو نەکردوێتەوە. ئەوەی دەستی ڕاگەیاندنەکان دەکەوێت لە وەزارەتی دارایی عێراقەوەیە.